خۆی بە تەکید ئالۆزی دۆخی عێراق ڕامیارێکە کاریگەری لەسەر ئابوووریەکەی کردووە، سیاسیەکە لەسەر ئابوووریەکە کردووە بە شێوازێکی نەرێنی بە تەکید. ئالۆزەکەش ئەوەیە کە لەبەر ئەوەی ئابووری عێراق ئابووریەک نییە توانە ئیمکانێتی هەبێ پێداویستەکانی خۆی لە ڕێگەی خۆیەوە لەتوانای خۆی پڕ بکاتەوە، پێویستی هەمیشەی هەیە بە وڵاتانی دەوروبەر کە ئەوانش سەرچاوی کێشەکان بنمونە لەگەڵ بەتایبەت لەگەڵ ئێرانە هەمانە، هەندێک جار لەگەڵ تورکیا هەمانە. لەگەڵ ئەم دوو وڵاتە لە سەدە تقریبان سەروی 165 لە پێداویستەکانمان لەو دوو وڵاتەوە دێتواتە هەر ئالۆزێک هەر کێشێک ڕوو بدات لەگەڵ ئەو دوو وڵاتە دروست ببێ وای لێکە کە ئەو 165 لە بابەتەکان لە پێداویستەکانی ناوخۆ پڕ ناکرێتەوە، کە پڕ نەکراوەوە خواستێکی هەمیشەیی هەیە و خستنەوەکەش لەو ئاستەنە بێ. ئەمە وای لێکە کە نرخی شتومەکەکان زیادەکە، ئەمەش کە نرخی شتومەکەکانی زیاد کرد بەرەو هاڵاوسان ئەچینی ئێمە بەرەوە چین کە ئاستی بژێوی ژیانی خەڵکمان معیشەتی خەڵکمان دا ئەبەزێ لەبەر ئەوەی جەنابتەن باش ئەزانن موچەی فەرمانبەران کە پێکهێنەری ڕوەک و ڕێژە پێکهێنەرێکی ڕێژێکی زۆرە لە کۆمەڵگەی عێراقی و کوردستانیش، ئەوانێک کە موچەکانیان سنووردارە یاخود موچەکانیان تاڕادەیەکی زۆر با بڵین لە ئاستی پێویست نییە، بەو هەڵاوسانە بەو زیادبوونی ئاستی نرخەوایەت کە نەتوانن پێداویستەکانی ڕۆژانەی خۆیان دابین بکەن. ئەمەش بە تەکید بە شێوازێکی نەرێنی کاریگەری بێ لەسەر گشتی ئابوووریەکە. بەڵێ لێرە تەمان بە تەکید ئەوەش لەبەر ئەوەی ئێمە وەکو ئەرزی بەڕێستانم کرد زۆرینەی شتەکانمان لە دەرەوە ئەهێنین واتە هەمیشە پێویستیمان بە دۆلار ئەبێ. باشە دۆلاری پێش هەڵاوسان دۆلاری پێش ئەوەی نرخەکەی زیاد بکە بەراورد بکرێتەوە بە دۆلارێک پاش ئەوەی کە زیادی کرد بێت. بنمونە تۆ جەنابەت ئێستا شتێک بکڕی بە دۆلارێک بێت لە دەرەوە ئەهێنی لە ئابووری لە بازارەکانی خۆمان بنمونە بە 1250 بە 1500 ئیفرۆشی، بەڵام ئەگەر نرخی دۆلار بوو بە 1500 بوو بە 2000 ئەو کاتە تۆ جەنابێت لە ئەسڵەوە لەسەر بەڕێزت کەوتۆ بەچەند بە 2000 دینار ئەمێت تۆ بەڕێزت بە 2250 2500 بیفرۆشی، واتە زیادبوونی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی بە تەکید ئەوەش دیسان جارێکی تر کاریگەریکی نەرێنیە بێ لەسەر چی لەسەر ئابووریەکە بەگشتی. ئێستا ئەوەی کە پێشبینی ئەکرێت کە خواستا ئەگەر فعلەن ترامپ سزایەکی تند بسەپێنێ بەسەر عێراق لەبەر ئەوەی عێراقیەکان و پەرلەمان جەنابەت ئەزانی داوای ئەوە ئەکەن کە بکشێتەوە هێزی ئەمریکا لە عێراق، ئەمە وای لێکە سزایەکی تند بسەپێنێ بەسەر عێراق. سزاکەش معنەی ئەوەیە کە ئیتر عێراق ناتوانێت بە ئاسایی نەوت بفرۆشێ، ناتوانانی بە ئاسایی پێداویستەکانی خۆی لە دەرەوە هاوردە بکە، ناتوانێت کۆمەڵێک سزا چۆن سەپێنرا بەسەر ئێران لەسەر عێراقیش ئەسەپێنرێ و بەڵێنی داوە تونتر بێ. معنەی ئەوەیە کە تۆ جەنابەت لەمە دووە لەبەر ئەوەی دووبارەی یەکەمە بۆ بەڕێستان توانای ئابوووریەکەمان توانێکی کەمە لاوازە، لە هەمان کات هەناردەکردنی نەوت سەرچاوێکی زۆر سەرەکیە بۆ داهاتەکانی عێراق بەگشتی. معنای ئەوەیە کە تۆ بەڕێزت نەتوانی هەنەوت هەناردە بکەی بە ئاسایی، نەتوانی پێداویستەکانی خۆت پڕ بکەیتەوە لە هاوردەکردنی شتومەک لە دەرەوە. معنای ئەوەیە دیسان جارێکی تر مشکلە و کێشەیەکی زۆر دروست ئەبێت لە ناو وڵات. نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی چۆن جاران تقریبان دۆلار بە 3000 دینار بوو لەوانەیە بگاتەوە ئاستە و لەوانەشە زیاتر بێت. گرنگترینیان لە سزاکان ئەوەی کە یعنی ناسراوە لە زانستی ئابووری بە سزای زیرەک عقوبات ذەکیە پێوترێ، ئەوەی ڕێک ئەچێتە سەرچاوی داهاتی ئەو وڵاتە چییە نەوتە. چۆن بنمونە ئەمریکا لەگەڵ ئێرانە کردی وتی ئیتر قبول ناکەم تعامل بکرێ لەگەڵ ئێران لە بواری نەوتی و ئێران نەوت بفرۆشێت و گاز و بابەتانە وای لێ هات کە فعلن وابوو. لە عێراقیش بنمونە والیەکە کە ئەڵێ ئیتر ئێمە قبول ناکەین نەوت بفرۆشرێت، قبول ناکەین شت هاوردە بکرێ، شت هەناردە بکرێ بۆ عێراق و عێراق هاوردە بکە لە ئێران و لە تورکیا و لە وڵاتانی تر. و معنەی ئەوەیە کە تۆ جەنابەت لێرە گرنگترین بوار ئەوەیە کە ئەمریکا سزا ئابوووریەکان ئەسەپێنێ ئەو بوارانن کە کاریگەریان هەیە لەسەر ئابوووریەکە کە بریتە لە نەوت و بواری دارایی بەگشتی. ئەگەر پشت ببەسین بە ڕابردووی ئابووری عێراق لە هەفتاکانی سەدەی پێشوو کە نەوت بوو بە سەرچاوی سەرەکی بۆ ئابووری عێراق، ئیتر هەر دوا بەدوای ئەوە ڕێک ینی پشتبەستن بە داهاتی نەوت شتێکی بەردەوام بوو، هەمیشەیی بوو. ئەوەش بوو بە کێشەیەکی خۆڵقێنەرێکی کێشێکی زۆر گەورە بۆ ئابووری عێراق. پێچەوانەی ئەمە نمونەی ئیمارات هەیە کە ئیمارات بە نمونە پشتی پێشتر پشتی ئەبەست بە داهاتی نەوت، بەڵام وردەوردەوای لێ هات کە ئێستا پشتە بەستێ بە بواری خەدەمات، بواری پێشکەشکردنی خزمەتگوزاری بۆ لەبەرەوەی لە کێشەکە تێگەشت بەڕوونی
با بڵێن ئەوانەی کە حکمی و ئیدارەی و ئیماراتیان بەدەستە گەشتە قەناعاتێکە ناکرێ تۆ ئابوووریەکەت پشت ببستە بە داهاتێک بە یەک داهات بە یەک سەرچاو بۆ داهات ئەوەی کێشەی عێراقە لە هەفتاکانی سەدەی پێش وەکو عەرزی جەنابتانم کرد تا ئێستا پشتبەستنە بە تاکێک بە تەنها دەرگایەک بۆ پەیداکردنی داهات کە بریتە لە چی بریتە لە داهاتی نەوت فرۆشتنی نەوت ئەمەش وای لێ کردووە کە تۆ جەنابەت بۆ پێداویستەکانی ناوخۆ پارەی نەوتەکە بەکاربێنی بۆ کڕینی شتومەک بۆ کڕینی خواردەمەنی و بابەتانە بۆ جلوبەرگ بۆ هەموو زۆرینەی شتەکان تقریبان 180 بابەتەکان لە دەرەوە هاوردە ئەکرێ ئەمەش وای لێ کردووە کە ئەوەی کە پێوترێ ئاساییشی ئابووری وەکە پشتە بەستێ بە ئاساییشی خۆراک زۆر لاواز بێ و لە ئاستێکی نزم بێ.